سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکی تر ناوچەی دەباشانی شاری سلێمانی دەبێتە جێی سەرنجی میدیاکان کاتێک ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەوێدا کۆ دەبنەوە لەسەر ئاستی باڵا بۆ قسەکردن لەسەر ئاساییکردنەوەی پەیوەندەکانی نێوانیان بۆ قسەکردن لەسەر یەکلاکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانی ئەم کۆبنەوەی لە کاتێکدایە کە لە ئێستادا ململانەکانی نێوان ئەم دوو حەزبە لە لووتکەدا بە تایبەتی لەسەر حکوومەتی خۆجێی پارێزگای سلێمانی بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ میوانی NRT هەروەها مامۆستا خۆشەوی کەمال کە بە هەمان شێوە مامۆستای زانکۆی زۆر بەخێر بن دکتۆر شۆڕش لەگەڵ تۆدا دەست پێ دەکەین هیچ ئاسوویەک هەیە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوانیەکێتی گۆڕان لە ئێستادا سڵاو بۆ بینەرانی خۆشەویست ئەگەر بگەڕێنەوە دواوە بۆ دروستبوونی لێکترازان ئەو یان ئینشقاقا لە ناو حیزبی سیاسی بە تایبەتی لە کوردستانی عراق هەموو ئەو ئینشقاقانەی کە بوون ڕوویان داوە ینی زیاتر ئینشقاقی شخصی بووە هۆکاری شخصی پاڵنەر بوو بۆی کەوا ئینشقاقان ڕوودەن هەر لە شەستەکانی سەدەی ڕابردووە تاوەکو هەشتاکان و تاوەکو ئەو دوایی کە بزوتنەوەی گۆڕان و لە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاد بووە وەکو بزوتنەوەیەک سەری هەڵدا دوورتر لەوەی کە ئەم ئینشقاقانە ئەم زیابوونەوەوانە لەسەر بنەمای ئایدۆلۆژی بوو بێ لە کاتێکدا حیزبی سیاسی یەک لە بنەماکانی یەک لە مەرجەکانی بوونی ئایدۆلۆژیێتە لەسەر ئایدۆلۆژی واتە تۆ کە خلافت دەبێت لەگەڵ لە ناو حیزب خلاف دروست دەبێت خلاف لەسەر ئایدۆلۆژیە لەسەر فکرە لەسەر بەرنامە دروست دەبێت بەڵام کەمتر وایە کەوا خلاف و کێشەکان لەسەر بەرنامە بوو بێ بۆیە بەڕای من یانی لە هەموو بارودۆخێکدا و بە تایبەتی لە بارودۆخی ئەم ڕۆژدا هەڵومەرجەکە لەبارە بۆەوەی کەوە دۆخەکان ئاسایی بکرێنەوە مەسەن لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر گۆڕان ئۆپۆزیسیۆن بەشدارە لە حکوومەتدا ئەمە ئاماژەیەکە بۆ لەبەر کۆمەڵێک هۆکار هەردووچیان مەسەن ناوچەی سنووری چالاشیان ناوچەی زەماوەریان زیاتر مەسەن ناوچەیەکە کە قاعدەی هەردووچیان زیاتر لەو ناوچەیە بە ناوچەی سەوز ناسراوە لەوێ زیاتر مەسەن وەک لە ناوچەی بادینان لە هەولێری شەنە بەڵام بەو نسبەتە نیە مەسەن کە لە منتیقەی دەرەوەی هەولێر هەیە هەروەها لە دهۆک بە شێوەیەکی زۆر کەمتر ئەمە هۆکارێکە منجا مەسلەی قاعدەکەیان یەکێتی قاعدەکەیان هەردوو لا مەسەن قاعدەکەیان یەک قاعدە بووە یعنی خلافێکی ئەوەندە زۆر نییە لە نێوان قاعدەکەیان زۆر ئاسایی ئەم قاعدەیە دەتوانێت تێکەڵ یەکتر بێتەوە کێشەیەک گەورە ڕوونەداوە خلافێکی ئەوەندە دوور نییە خلافێکی بەرنامەی نییە خلافێکی بەرنامەی نیە وهوتم هۆکارێک بووە زروفێک بووە هۆکاری شخصی زیاتر پاڵنەر بۆەوەی کە ئەو بارودۆخە دروستێ ڕەنگە کەمەخوری ڕەنگە بەڵێ ئەمە پەیوەندی بە بەرنامە ئەمە ڕاستە سیستەمی بەڕێوەبردن بەڵام خۆ ئەم ڕخنێ هەیە لە سیستەمی بەڕێوەبردن مەسەن لە پێشی ئەوەی کەوا گۆڕانیش دروست بێ و دوای ئەوەی کە گۆڕانیش دروست بووە و معارەزە ئێستاش کە گۆڕان لە حکوومەتدایە ئەمان ئەم ڕخنانە مەسەن لەناو حکوومەتەکە هەیە لەناو هەموو لەناو وەکو حکومەت لەناو حکوومەتەکە هەیە لەناو حیزبە سیاسیەکانیش هەیە ئەم ڕخنانە مەسەن لە حیزب سیاسیش دەکرێت مەسەن ناو گۆڕانیش هەیە لە یەکێتیش بەڵێ ئەم کۆبوونەوانە لەوانەیە ڕێخۆشکەر بێ بۆ ئەوی کەوا لە یەک نزیک بنەوە باشترە نزیک وەکو گوتمان زۆر هۆکار هەیە هەم ناوچەی سنوور و چالاشیان یەک ناوچەیە قاعدەی زەماوەریان زیاتر لەو ناوچەیە هەم کادیرەکانیان ینی هەڵسوڕاوەکانیان قاعدەکانیان هەمووی لێک نزیکن خلافێکی ئەو تۆ لە نێوانیاندانە زۆر ئاساییە ئەگەر قاعدەی گۆڕان بەیانی مەسەن هەموو شتەکانیەکێتی قوبولکایە یا قاعدەیەکێتی بە هەمان شێوە قیادە و قاعدەی گۆڕان قوبولکاتەوە شتێکی ئەو تۆ نەکەوتۆتە نێوانەوە کە یەکتر قوبول نەکەن بۆیە بەڕای من لەبەر ئەوەی خلافێکی ئەوەندە ئایدۆلۆژی گەورە نییە شتێکی کارە سادباری ئەوەندە گەورە ڕووی نەداوە لە نێوانیانداکەوە حدێک دابنێ بۆی لێک نزیک دەبنەوە لەوانەیە مەسەن هەندێک زار لە نێوان حیزبی سیاسی وەزعێک ڕوودەدا یاخود دوو حیزبی سیاسی یا حیزبێک کە لێک زیادە بێتەوە وەزعێک ڕوودەداکەوە خەتی ڕزعە نەبێ بۆی تۆ بگەڕێەوە بۆ دووە بەڵام ئەوەی کە بووە تا ئێستا مەسەن گۆڕان وەکو بزنەوەیکی مەدەنی تا ئێستا هێزێکی تەکداری نییە ئەوە نییە هەموو ئەرزێتەکان لەبارە بۆی کەوا لێک نزیک بنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی ئەگەر نیازیان بێ یعنی ڕێگریەکی ئەو تۆنیە لە ڕێگادا بەوەی ئەو هەنگاوە بێتە دی دووبارە بەخێربی مامۆستا خۆشەوی یەکلانەکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانی ئێستا لووتکەی ململانەکانی نێوان گۆڕان و یەکێتیە سەرنجی تۆ لەم بارەی و بە تایبەتی لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوانیان منیش سواسی جەناتان و بینەرە بەڕێزەکانیشتان دەکەم کاتیان لێ بین بەسەر لەگەڵەیە ڕاستەکەی من پێشەوەی بێمە سەر
وەڵامی پرسیارەکەی جەنابەت هەندێک تێبینیم هەبوو لەسەر قسەکانی جەنابی دکتۆر. ڕاستەکەی زۆربەی انشقاقات هەروەکو کاک دکتۆر ئاماژەی پێکرد لە کوردستاندا لەسەر بنەمای ئایدۆلۆژی نەبووە. بەڵام من جیاواز لەگەڵ جەنابی دکتۆرە پێم وایە دابەشبوونی هەفتاکان یعنی یەکێتی و پارتی دروستبوونی یەکێتی و پارتی بنەمایەکی ئایدۆلۆژی هەبوو لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە باڵێکی مارکسی لینی هەبوو کە باڵا دەست بوو کۆمەڵی ڕەنجەران بوو خۆی بە هێزێکی چەپداناوە خەتی ماوچیتۆنی گرت بوو دوایتر لەوەش خۆی لایە ئەمە ئەو هێڵی کە گرت بوویان جیاواز بوو لە هێڵی پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوە ئەو جیابوونەوەیە ڕەنگی ئایدۆلۆژی بەخۆی و گرت بوو. ئەمە سیێستا بکەین بەڵێ ئیستا بینە سەر جیابوونەوەی یەکێتی و گۆڕان بەڵێ لە زۆربەی بنەماکانە ئەوان زۆر نزیک بوون لە یەکەوە بەڵام لە بوارێکی زۆر هەستیارە بۆ چوونی جیاوازیان هەبوو ئەویش لە شێوازی بەڕێوەبردننی حکم بە تەسەوراتی من جیاوازی هەیە لە بۆ چوونەکانیانە هەروەها لەسەر ڕۆڵی حیزب لە ناو کۆمەلگایە لە ناو حکوومەتە بۆ چوونی جیاواز هەیە. ئەمە وا ئەکا لە ڕاستیە کە ئەو کێشانە دەبێت چارەسەر ئەمانەی کە ئاماژەت پێدان ئەم جیاوازیانە ئاماژەیەکن بۆ ئاسایی نەبوونەوەی پەیوەندی نێوانیان. بەڵێ خۆشبەختانە نە بۆچی نە ینی پێچەوانەی مەسەرن کێشەکانی نێوان باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بارزانانی یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی حیزبی پارتی دیموکراتی کوردستان کە خوێن ڕژاوە لە بینیانە لێرە جیابوونەوەی یەکێتی و گۆڕان نەگەیشتۆتە ئاستێک بەرەنگاربوونەوەی چەک و خوێن ڕشتن لە نێوانانە ببێ لەبەرەوە بە تەسەوراتی من هەردوو لا دەتوانن بنەما بدۆزنەوە بۆ هاوکاریکردن و زیکبوونەوە لە یەکتری دەمێنێتەوە سەر ئەوەی ئایا تا چەند ئامادەییان تایە لە ڕاستیە یعنی بۆ ئەوەی نزیکبوونەوە هەبێت بە تایبەتی لەسەر کێشەی پارێزگا لە سلەیمانی تا چەند ئامادەییان تایە بنەماکانی دیموکراسیەت بچەسپێنن و پیادەی بکەن چونکە ئاشکرایە دەنگدان کراوە نەیەکێتی نەگۆڕان کەسیان بە تەنیا ناتوانن دەنگی پێویستیان نییە بۆ ئەوی پارێزگا هەڵبژێرن یا ئەبێ مل بدەن بۆ ئەوەی لایەنێکیان لەگەڵ لایەنەکانی کە هاوپەیمانەتی بەستی و زۆری بکات دەستیان ئەوەی کە قبولی کات هەچ کامێکیان توانی گۆڕان لەگەڵ یەکگرت و کۆمەڵە زود ڕێکەوت و دەنگیاندا بۆ ئەوەی نوێنەری گۆڕان بچێتە ئێوە یەکێتی مەفروزە قبولی کات خۆی بە سۆشیال دیموکرات دانێ خۆی بە ڕێکخراوێکی سۆشیال دیموکرات دانێ و بنەماکانی دیموکراسی کۆبنەوەکەی ئەمڕۆ ئاماژەیەکە بۆ ڕێکەوتنێکی سیاسی کە لە ئارادایە بۆ یەکلاکردنەوەی کێشەکان بە تایبەتی پۆستی پارێزگاری سلێمانی دوور نییە ئەمەی ئاستی باڵای هەردوو حەزب کۆبنەوەکە بەڕێوەچوە ئەمەی کە ئیستا دەیبینین ئەم کۆبوونەوەی لەو ئاستە باڵایە ئومێدی ئەوەی لێ دەکرێت کە نزیک بوونەوە هەبێت بەڵام ئەو ئومێدە من زۆر ڕاستەکەی گەشتبین نیم پێی چووکە هەمان ئاست باڵایی کۆبوونەوە لە پێشتریشە ئەنجام درراوە گەرچی بارودۆخەکەی ساڵام هەر لە باشان لە کۆبوونەوەیەکی تردا لەگەڵ سکرتێری گشتێکی نیشتیمانی کوردستان ئەو کات ڕێکەوتنێکی لێکەوتۆ بەڵام دواتر ڕێکەوتنەکە وەک ئێستا جێبەجێ نەکرا دیسان لە دەباشان ئەمڕۆ کۆبوونەوەیەک دەکرێت لە دۆخێکی جیاوازدا دۆخێکی جیاواز بۆ شێوەی کە ئێستا پێشمەرگە لە بەرەنگاری داعش دەبێتەوە و ئەوەی کە پەیوەندی بە پۆستی پارێزگاری سلێمانیەوە هەیە بێتوە بۆ گەشتبینیت بە ڕێنەکەوتنی هەردوو لە ڕاستەکەی بۆ من لەدانە بۆ ئەو بنەما دیموکراسیەتە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلەیمانی بە ناوچەی سەوز یان وان ناسراویش بووە بە ناوچەی سەوز و گرنگیەکی و بایەخێکی تایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە
لەبەرەوە ئاسان نییە تەنانەت لەسەر ئەو بنەما دیموکراسیەتە قبول بکاتوە ئەگەر هاتوو گۆڕان توانی ئەو لایەنانەی کە بەلای خۆیان ڕابکێشێت کە ئەم پێی قبول بێ ئەمە ئاماژەیان پێداوە چەند جارێک بەو کێشەیە بەڵام یعنی بۆیە من زۆر گەشتبین نیم پێچەوانەکەشی لایەنە ئیسلامیەکان نایەنەوێ خۆیان ساغکەنەوە دەنگ لەدەن بە یەکێتی یا بە گۆڕان و ئەیانەوێ هەموو مەسئولیەتەکە ڕوبەڕووی یەکێتی و گۆڕان بکەنەوە تا ئێستاش ڕاستەکەی چەندین جار پێشنیار کراوە یعنی پێشنیاری جیاوازیش کراوە بەڵام نەگۆڕان نە یەکێتی تا ئێستا بلیان بۆ ئەو سازشانە نەداوە کە لە ئارایە و مەفوزە. دکتۆر سۆڕش ئەم جارە لە داباشان ئەو کات کە کۆبنەوە کرا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کات سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەندروستیەکی باش و تەندروستی باش بوو بەشداری کرد ئەم جارە ئەو بەشدار نییە چاوەڕوانی ڕێکەوتنی سیاسی دەکرێت لەم کۆبنەوەیەدا و ئاسوویەک هەیە بەوەی کە پۆستی پارێزگاری سلێمانی یەکلا بکرێتەوە دۆخەکە ئێستا ئەوە دەخوازێت بۆ چۆنێکی وا هەیە کە یەکلا بکرێتەوە کێشانە بە تایبەتی پۆستی پارێزگاری سلێمانی بەڵە خۆی ئەمە دوو مەسەرەی لێک جیاوازە ئەم ڕێکەوتنیان خۆشی دەڵێت ملنەدانە بۆ دیموکراسی بۆیە دەڵە گەشتبینی بۆی کە یەکلا بکرێتەوە مەسلەی یەکلایکردنەوەی پۆستی پارێزگار بەڕاستی لەبەرەوەی ماوەیەکی زۆرە ینی ئەمە کەم و کوردیەکە بۆ هەردوو لە هەم بۆ گۆڕان هەم بۆ یەکێتی بە تایبەتی بۆ یەکێتی مەسەن کە لێرە تا ئێستا ئەم حاکم بۆ خاوەنی دەسەڵاتە و گۆڕانیش وەکو هێزێکەوە کورسێکی زۆری هێناوە هەردوو لا زیاتری کەم و کوڕی و ڕخنەکەیان ئاراستە دەکرێت لەوەی کە تا ئێستا ماوەیەکی زۆرە پارێزگار دانەندراوە لێرە لە کاتێکدا ئەمە پارێزگار تەنیا پۆستێکی ئیداریە و پێویست ناکاتەوە هەر لەسەر ئەم مەسەلەیە ئیشەکە وا گەورەکەی وازەقی بکەیتەوە لەبەرەوەی ئێمە کێشەمان لێرە لە قانونەکەدایە لە قانونی هەرێمی کوردستان قانونی پارێزگاکانی هەرێمی کوردستان فەرزی کردووەکەوا محافظ لەناو ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بێ بەڵام لە قانونیەکەی بەغدا قانونی محافظاتکەوەی کە لە بەغدا دەرچوە ساڵی 2008ەوە بزانم لەوێ مەرجنیە لە دەرەوەی ئەندامانی ئەنجومەن دەکرێت کەسێک هەڵبژێرە وەکو پارێزگار بۆیە کێشەکە لێرە ئێستا ئەوەیە شتەکە حەسر کراوە لە نێوان ئەندامانی ئەنجومەنی پارێزگا ئەگەر مە دەواازەیە بکەنەوە ئەوان لە نێوان خۆیاندا بۆی بتوانن کەسێکی تر کاندید کەن جگە لە هەموو ئەوانەی کە لەگەڵ ڕێزم کە کاندید کراون زۆر ئاساییە بوو کەسێک بۆ ئەم دەسەڵاتە تەنفیزیەدانێن لە دەرەوەی پارێزگار معنای شتیانیە کە شارێکی وەکو سلێمانی کە شاری خەڵبەت و قوربانی و شاری ئەوەندە ساڵ خەبات و ئەو هەموو خەڵکەیە کەسێکی شایستەی تیانە بێ کەسێکی بێلایەن کە کەسێکی مستەقیم کە هەردوو لای هەردوو لایەنەوە مەقبول بێ بۆ ئەوێ بۆ حەلی ئەو کێشە ئەمە هەم دوورکەوتنەوەیە هەم کێشەکە حەل دەکرێت هەم دوورکەوتنەوەی لە بە حیزبیکردنی ئیدارە بەڕاستی کاتێک تۆ پێدا دەگەری کەوا ئللا خۆت کاندیدەکەی خۆت ببێ بە پارێزگار ئەمە سووربوونە لەسەر بە حیزبیکردنی ئیدارە بۆیە باشتر وایە بۆ حەلی ئەو کێشەیە لە قانونی لە پەرلەمانی کوردستان چارەسەری ئەم قانونە بکرێ تعدیل بکرێ بۆی کەوا ئیمکان هەبێ پارێزگار لە دەرەوەی ئەنجومەن هەڵبژێرێ و کەسێکی بێلایەن ئەمە مشکلەکە حەل دەکات کە مەقبول بێ هەم لەلایەن خەڵکی شەوە چکە ئەم پارێزگاری سلێمانی هەر کەسێک بێ نەموڵکی یەکێتیە نەموڵکی گۆڕانە نەموڵکی پارتیە نەموڵکی هیچ کەسێک ترێ موڵکی خەڵکی ئەم شارەیە پێویستە مەقبول بێ بەلای خەڵکی زۆری شارەوە ڕاستە لە هەڵبژارنێک بەڵام ئێمە دەزانین سرعاتی حیزبی چۆنە لە منتیقانە لە یەک لە کێشەکانی وڵاتانی کێشەکانی سیستەمی حیزبی ئەو ڕخنانێکەوە لە سیستەمی حیزبی و بوونی حیزبایەتی دەکرێتەوە لەلایەن زۆربەی زانانەوە ئەوەیەکەوە حیزبی سیاسی پەیدابوونی حیزبی سیاسی دەبێتەوە هۆی ئەوەیکەوە دووبەرەچی پەیدا بێت لە ناو کۆمەلگا هەرچەندە حیزبی سیاسی زۆر لایەنی باشی هەیە بەڵام ئەم خەلەلەشی هەیە بۆیە تۆ دەبینی مەسەن ئێستا لە سای ئەوەی کەوا چەند حیزبێک لەو دەڤەرە هەیە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی لەو دەڤەرە تا ئێستا ئێمە نەمانتوانیوە پارێزگار دابنین بۆ سلێمانی کە دانانی پارێزگارێکی کارا دەتوانێت مەسەن ئەوەز ئیشارەکە بەرەو پێشەوە بە بۆیە ئەمە پێویستە بە شێوەیەکی قانونی بە شێوەیەکی قانونی و مۆزوعی بۆ ڕێزگرتن لە خەڵکی شارەکە بە شێوەیەک پارێزگارێک کەسێک دابدرێتەوە دوور بێ بۆ ئەوی لەو مەعمەعەیە لەو سرە ئارزگاریمان بێت نە ئەملاش هەستکا غەدری دەکراوە نە ئەملاش هەستکا غەدری دەکراوە کەسێک بێ بە هەردوو لایەنەوە بەلای خەڵکی تریشەوە ئەو هەست نەکردن بە غەدرە دەمانباتەوە سەر ئەوەی کە ئەو پرسەی کە 2 ساڵ بە 2 ساڵ بێ بۆ هەردوو لایەنەکە
ئەم پرسە پێمان دەڵێت کە ئەم دوولایەنە ناگەنە ڕێکەوتن و پەیوەندەکانیان ئاسایی نابێتەوە بۆیە بیر لە 2 ساڵ 2 ساڵ دەکرێتەوە. بەڵێ ئەم مەسەرەی 2 ساڵ بە 2 ساڵە ئەمە ئەزمونێکی زۆر سەقەت و زۆر فاشی لە ناو سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە دامان هێناوە. ئەزمموی 50 بە 50 ئەنجمموی 2 ساڵ بە 2 ساڵ ئەمانە هەمەست لە پەرلەمانی کوردستان لە حکوومەت تۆ لێگەڕە کەسێک دادنێ بە سەرۆژی حکوومەت بۆ 4 ساڵ لێگەڕە با 4 ساڵەکە دەوری خۆی بینێ بەڵام 2 ساڵ دادێنێ و 2 ساڵەکە کلیلەکەی لێ وەردەگریەوە کەسێک شتر دێتە شوێنی بۆ 2 ساڵی تر نامی ئیشەکانی تەواو کردو نە ئەمی ئیشەکان وەکو پێویست تەواو دەکات چکە 2 ساڵ شایانی ئەوە نییە بۆیە مەسەن تۆ لە سیستەمی نوێنەرایەتی لە سیستەمی نوێنەرایەتی عادەتەن ماوەیەک دیاری دەکرێت 4 ساڵ یاخود 5 ساڵ لە بینی 3 ساڵ و 5 ساڵ 3 ساڵ کەمتر نەبێت لە 5 ساڵی زیاتر نەبێت بۆچی لەبەرەوەی ئەو فترەیە معقولە بۆ ئەوەی کەوا بتوانێت نوێنەرایەتی خەڵک بکە لەو ماوەیە تۆزێک استقراری پێوە بێ خەڵکی لەو ماوە بتوانێت چاودێری ئەو کەسە بکە بەڵام تۆ دەهێنی بۆ 2 ساڵ ئەگەر بیهێنی بۆ 2 ساڵ پێڕاناگە بۆی وەکو پێویست خزمەت بکە ئەگەر لە پەرلەمان بێ یا لە حکوومەت بێ ئەگەر لە 6 ساڵ زیاتر بێ وای لێ لە بیرمان دەچێتەوە چەند چۆنی خزمەت کردووە چۆنی خزمەت نەکردووە بەڵام ئەگەر 4 ساڵ بێ 3 ساڵ بێ 3 و نیو بێ ئەوە دەکرێت مراقبەی بکەین بۆیە ئەو سیستەمەی ئێستاش کە مختەرەحە بۆ ئێرە 2 ساڵ کاندیدەکەی گۆڕان بێ و 2 ساڵ کاندیدەکەی یەکێتی بێ ئەمە بەڕاستی غەدرێکە کە لە خەڵکی سلێمانی لە ئیدارەی ئێرە دەکرێت نابێ ئەم شتە بە هیچ شێوەیەک یاساکەشەمە یەکلا نەکردوتەوە یاساکە دەتوانێت یاساکە زۆر ئاسانی ئەمە زۆر بە ئاسانی چەندەها زار یاسامان هەوە لە پێناوی کەسێک یاسا لە وڵاتە تعدیل کراوە لە پێناوی ئەوەی کەسێک ببێ بە وەزیر پۆستێک وەگرێ یاساکە هاتووە تعدیلیان تێدا کردو لە پەرلەمان دەکرێت بۆ ئەم پۆستە بۆ حەلکردنی ئەم کێشەیە و قانونیشە چکە تۆ ناکرێ پارێزگار حەسرکەی تەنیا لە ناو ئەندامانی ئەنجومەنی پارێزگار بێ ئەمە نابێت چکە پارێزگار سڵتەی تەنفیزیە بەڵام ئەمانەی کە هەڵبژێردراون وەکو هەیەیەکی تەشریعین بۆیە دەکرێت قانونیتر باش قانونیتر و ڕاستتر ئەوەیە کەوا پارێزگار بتوانی بە ئازادی هەڵبژێری یان لە ناو ئەندامانی پارێزگایە لە دەرەوەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بۆیە ئەگەر قانونەکە بکرێ ئێمە مخالفەیەکی قانونی ناکەین ئەگەر بێت لە پەرلەمانی کوردستان قانونەکە تعدیلکە هەم حەلی ئەو کێشەیە بکرێ و لێشی دەردەچین بەسەربەرزی بەڵام تۆ دوو مانجی تریش بۆ شێوە بینێنەوە بەڕاستی ئەوە کەم و کوورتێکی گەورەیە هەم بۆ یەکێتی هەم بۆ گۆڕانیش کە لەسەر ئەوان حسابە لایەنەکانی تریش ئاوا بەخۆیان سەیریان دەکەن هەرچەندە ئەمانیش زۆرێک تا ڕادێک مەسئولیت هەڵدەگرن بەڵام ئەمان ئەوە سەیریان دەکەن بەلایەنەوە گرنگ نییە لەبەرەوەی تەحملی مەسئولیت ناکەن تەحملی مەسئولیت ئەم دوو لایەنەیە مامۆستا خۆشەوی دێمەولات بڵێ یەکێتی گۆڕان کۆ دەبنەوە پرسی 2 ساڵ بە 2 ساڵ پرسێکە بۆ ڕازیکردنی هەردوو لە ئەمە پێمان دەڵێت کە ڕێکەوتنی نێوان ئەم دوو لایەنە ئەستەمە بەڵێ بەتەکی دوایە من لەم بوارەیە زۆر هاوڕام لەگەڵ کاک دکتۆرا یعنی ئەو سیستەمی 2 ساڵ بە 2 ساڵە ڕاستیەکەی داهێنانێکی سەقەتە داهێنانەکە کە نابێت لەسەری بڕۆی چونکە ئەو فترانە بەڕاستی کافی نییە بۆ هیچ ئیدارەیەک چ ئیدارەیەکی حکومڕانی بێ لەسەر ئاستی سەرۆکوەزیرانە بێ لەسەر ئاستی پارێزگارە بێ بەڵام ئەمە ئەگەر شتێکمان پێ بڵێ یعنی بە بۆچوونی من ئەو ملەدانەیە بۆ لەلایەک بۆ دیموکراسیەتەکەم چونکە تۆ یا باوەڕ بە ئەنجامی هەڵبژاردنەکانە ئەنجامی هەڵبژاردنەکان گۆڕان زۆری نەیهێناوە ڕێگا دەین بە گۆڕان بزانین 50 زائیدەنیەکە کە هێنێت بۆی نەکرا دوای ئەو دێنە سەر فراکسیۆنی یەکێتی بۆی نەکرا 50 زائیدەن یەک بێنێت هەڵبژاردن دووبارەکەینەوە ئەمە لە ڕووی ڕێزگرتن لە یاسا لە بنەماکانی دیموکراسیەت لە فراوانکردن و قوڵکردنی دیموکراسیەت و تێگەیشتن بۆ دیموکراسیەت ناو خەڵکەکەمانە ئەمە ڕێڕەوە ڕاستەکەیە جاروبار خەڵکەکان جەماوەر نەک لە کوردستانە لە هەموو جیهانە وایە قەناعەتی کاملیان بە حیزبەکان نییە کە خۆیان هەڵبژاردووە لەبەرەوە ئاوا تەرازوویەکی هێزە هێن کە بەلای کەسیانە پارسەنگ نەبووە بەلای کەسیانە دانەشکاوەتەوە ئەو کاتەیە ئەبێ یەکێتی گۆڕان بۆ خۆیان ڕێ بکەون ئیتلافێکی گەورە دروستکەن یا ئەوە تا لەگەڵ لایەنەکانی کەیە 50 زائیدەنێکەکە بێنن ئەمە کەواتە من پرسیارەکەم لایەنە سیاسەکەیەتی کە باس لە 2 ساڵ بە 2 ساڵ دەکرێت ئاماژەیەکە بەوەی کە ڕێکەوتنی سیاسی مەحاڵە لە نێوان ئەم دوو لایەنەدا بکرێت
نەخێر دو ساڵ دو ساڵەکە بۆ ڕازیکردنی هەردوو بۆ ڕازیکردنی لایە کاکتۆر هەردوو دەڵێ بۆی هیچ لایەنە هەست نەکە غەدری لێکراوە بەڵێ. کەواتە ڕێکەوتنی سیاسی لەکوێ دەبێت لێرەدا من یعنی ئەوە کێشەکەی من ڕاستەکەی لەگەڵ ئەو 2 ساڵ بە 2 ساڵایە لە ڕووی سیاسەکەەوە لەوەیە کە لە ڕاستیە نەیەکێتی نەگۆڕان لەم بوارەیە ڕێز لە بنەماکانی دیموکراسی دەکردن ینی کێشەکان وایە تۆ هەڵبژاردنە کردووە باوەڕ بە هەڵبژاردنەکەی هەیە باوەڕ بە نەتیجەکەی هەیە ئەو کەسانە چونەتە ناو ئەنجومەنەوە لە ناو ئەنجومەنەکە تۆی تر ئەبێ یا ڕێبکەویت ڕێکەویستنی سیاسی لەسەر بەرنامەکانە چیتان داناوە بۆ سلەیمانی بیکەن یەکێتی گۆڕان لەسەر ئەوە پۆستەکانیش دابەشەکرێت پۆستە ئیدارەکان کە دابەشەکرێت بەنامەیەکی ئابووری ئیداریە چاکسازی ئیداری و ئابوووریەکانە لە ناو کوردستانە لە پارێزگای سلەیمانیە یا ڕێەکەوی لەسەری یا ڕێ ناکەوی لەسەری کە ڕێ نەکەوتی لەسەری ئەم 2 ساڵ بە 2 ساڵە زەرەر لە هەردوو لایەت ڕاستەکەی وایە کێشەکانیان پێت وایە قوڵتر دەکاتەوە لەوەی کە ئێستا ئەمان ئامانجیان ئەوەیە کە ئاسایی کەنەوە پەیوەندەکانیان کێشەکان نەک لە ناو ئەوانە قوڵترەکاتەوە بەڵکو کێشەیەکی کەمان بۆ لە ناو کۆمەڵە دروست دەکرێت بێمتمانەی بە سیستەمی دیموکراسی بێمتمانەی بە دەنگی هەڵبژاردن ئەو کەسانی کە ئامادەن بەشداری پرۆسی سیاسی بکەن و ژیان دەنگەدەن دەنگدان بەشداریکردن هەڵبژاردنە بەشداریکردن لە پرۆسی سیاسیە ئەمە ئەڵێ ڕێز لە دەنگەکەم ناگیرێت نە ئەم گرتی نەوگرتی لەبەرەوە من نایەم بۆ جاری ئایندە دەنگ بم ئەمە زەرەرە نەک لە یەکێتی گۆڕان و بەڵکو لە هەموو سیستەمی دیموکراسیەکە ئەدرێت لە وڵاتەکەمانە کاک دکتۆر بەڵێ دێم وڵات ماوەسە خۆشەوی کاک دکتۆر ئاماژەت بە قاعدەی هەردوو لایەندا زۆرمان قسە کرد لەسەر پۆستی پارێزگاری سلێمانی و یەکلاکردنەوەی ئەم پۆستە دوو قاعدە هەن ئێستا دوو حەزبن کە انشقاقی ڕوویداوە بوون بە دوو حەزب جگە لە پۆستی پارێزگاری سلێمانی ئەم دوو لایەنە دەتوانن ڕێکەوتن بکەن دەتوانن پەیوەندەکانیان ئاسایی بکەنەوە کە هەردوو لایەن ئێستا پۆستیان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی بەغداش بەڵێ ئەمان ئەگەر مەبەستیان بێ سەکردایەتەکە مەبەستی بێ کێشە نابێ تصور دەکەم قیادەکە کێشەکانی پارێزگای هەڵبجەشێک لا نەکراوە بەڵێ خۆی بەڕاستی بەنسبەت دەست بە سەراگرتنی پۆستەکان زۆر بە سەراحەت مەسەن هەموو کوردستان ئیدارە بە حیزبی کراوە یعنی حیزب خۆی زاڵە لە مدیری مەکتەبێکەوە لە مدیری دایرەیەکەوە ئیتر بڕۆ لە ناو جامیعات لە هەموو شوێنەکان بە شێوەیەکی گشتی بە ئەوانەی کەسانەی کە پۆست وەردەگرن پۆستەکان وەردەگرن هەمووی لە ڕێ حیزبەوە دیاری دەکرێت ئەمە زەرێکی زۆر گەورەیە خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر ئیدارەی سیستەمی ئیدارە لە هەرێمی کوردستان پێویستەکەوە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان لەوە دوورکەوێتەوە حکومەت یعنی سیاست بۆ حیزبەکانە بەڵام ئیدارە ئەوەی کە لە خوار وەزارەتەکانەوەیە کە پەیوەندی بە ئێڕاهیکردنی ژیانی پێداویستەکانی خەڵکیەوەی ئەمە مەسلەیەکی دەبێت دوور بێ لە حیزبایەتی دوور بێ لە سیاستە دەخورکردنی سیاست دەبێت لەسەر ئەساسی لێوەشاوی کەفاعەت دابدرێ جا ئەوەی تۆ دەبینی لە کوردستان ڕاستی ئێستا مەسەن پۆستی پارێزگار لێرە کێشەی لەسرە یاخود ئەوەی هەڵەبجا کێشەی لەسەر پەیدا دێت بەڵام لە پەنا ئەوە مەسەن دەیان پۆست لە دائیرەکان لە زانکۆکان لە هەموو فەرمانگەکانی ئەم دەڤەرە مەسەن لەلایەن یەکێتیەوە مەسەن ئەمە دزین بە قسێ نهێنیەک نییە کە من ئاشکرایکەم لەلایەن یەکێتیەوە دانراوە بە هەمان شێوەش لە خەولێر لە ژێر ئیدارەی پارتی بە هەمان شێوە بۆیە پێویستە ئەگەر ئێمە بمانەوەیە چاکسازی بکەین لێکنزی بوونەوە بکەین یعنی ئەم مەسەلەیە لێگەڕین بۆ لەسەر ئەساسی کەفاعەت دامدرێ ئەو خەڵکی لە وڵاتە دەژی شایانی ئەوەیە دێ بۆ وەزیفە پێشکرد تەقدیم دەکا داوای پۆست دەکا خەڵکی ئەو وڵاتەیە بێگانە نییە مەسیری بە مەسیری ئەو وڵاتەوەیە گرنگ نییە ئایا پارتیە یاەکێتیە یا گۆڕانە یا بێلایەنە یا هەر کەسێکە دەبێت تۆ لەسەر ئەساسی ئیشکەی بەڵام ئەگەر ئێمە هەر لەسەر ئەساسی 50 بە 50کە و حیزبی تەوزیحکردنی حیزبی و تەسکەی حیزبی ئیش بکەین بەڕاستی ئێمە تا ئێستا و تا 10 ساڵی تر و تا 20 ساڵی تر لەناو بازنەیەکی بەتاڵ دەخورینەوە هیچ بەرەو پێشەوە ناڕۆین هەموو جاریش ئەو کێشانەمان بۆ دروست دەبێت هەموو جاریش ئەو کێشانەمان بۆ دروست دەبێت بۆیە تۆ دەبینی ئاستی ئەدا لە هەموو فەرمانگەکان بە شێوەیەکی گشتی لە هەموو ینی دەوائیرەکان بە شێوەیەکی گشتی زانستی و غێری زانستی وەکو پێویست نییە چکە بۆ تۆ لەسەر ئەساسی کەفاعەت خەڵکت دانەناوە بەڵام ئەگەر بێت و لەسەر ئەساسی کەفاعەت دانێ بەیانی لێپرسینەوەشی لەگەڵ دەکەی دەتوانی بەڵام ئەمڕۆ مەجاری لێپرسینەوەش نەماوە تۆ لێپرسینەوەی لەگەڵ دەکەی لەولا 50 کەس دەسەری بە جواب دێ ئەمە
کوڕی باشە ئەمە سەر بە خۆمانە ئەمە ناکرێ ئەمە ئیدارە بەو شێوەیە ناکرێت ئەمە 23 ساڵە ئێمە ئەم حکوومەتە بەڕێوە دەبین دەبێت بگەینێ سەر ئەوەی بیخینە سەرسەکە بەسە بەڕاستی کاتی ئەوە هاتووەکەوە خۆمان بە میێوان نەزانین خۆمان بە خاوەن ماڵ بزانین ئەم ماڵە خۆشکەین خاتر و خۆری ئەوە نەمێنێ لەسەر ئەساسی زانستی کەفاعەت لێوەشاوەیی ئەم شتانە دابەشینەوە قەی ناکە ئەمە وتمان حیزبی سیاسی دەوری هەیە بۆ پێکهێنانی پرۆسی سیاسی حیزبە سیاسەکە نوێنەری خۆی دادنێ بۆ پەرلەمان بۆ حکوومەت بەڵام ئیتر لە خوار وەزیرەوە دەبێت خەڵک لەسەر ئەساسی کەفاعەت و لێوەشاوی دامەدرێ نەک وەزیرەکە بێ ئیتر لە خوار وەزیرەوە هەمووی بۆ خۆی تاقمی خۆی بێ ئەمە سیستەمێکی هەڵەیە ئێمە لە دووەوە پەیڕۆمان کرد لە دوای یەکەم تەجروبە و تا ئێستاش وەکو پێویست بە جێمان نەهێشتووە ڕاستە مەسەن ئێستا تۆ دەڵێ بە تەسکیە بەهین بە CV پێشکەشکردن و ئەو شتانە ئەلان بۆ پۆستێک دەکرێت بەڵام لە مەحسەڵەی ئاخریدا هەر ئەو کەسێک کە حیزمە بەستێتێر ئەوە دەرسێ ئەوانەی کە بێلایەنن زۆر جار هەر بانجیش ناکرێن بۆ مقابلەکە بۆ مقابلەکە بانجیش ناکرێن پێشبینی بۆ داهاتووی پەیوەندیەکان یەکێتی و گۆڕان بە تایبەتی لە پاش کۆبوونەوەکەی ئەمڕۆ پێشبینی من ئەوەیە ئەگەر قیادەکە مەبەستی بێ لێک نزیک بوونەوەی بێ ئەمە قاعدە کێشەی نییە کێشەکە لە ناو قیادەکە خودی قیادەکەی وەکو لە سەرەتاوە وتم شتەکان خلافەکان ئیشقاقان لەسەر ئەساسی بەرنامە و ئایدۆلۆژیانە بۆ لەسەر ئەساسی شخصیە هەموو مەسائلی شخصیە ئەگەر مەسائلە شخصیەکان وای لێ بێتەوە کاڵ بێتەوە بتوان لەگەڵێک دانیشن خوارەوە کێشەی نییە قاعدە کێشەی نییە چونکە هەمووشی هەروە بووە لەگەڵ ڕێزەمیانی کاک دکتۆر مامۆستا باسی ئەوەی کرد دروستبوونی کۆمەڵە ئەوانە ئەمانە دروستبوونی حیزبی سیاسی بوو سەردەمێک بوو دوای ئەوەی کەوا شکستی شۆڕشی ئەیلول و ئەوانە وەزئێک بوو کەوا کۆمەڵێک حیزبی تر هاتنە بۆ خەباتکردن دروست بن ئەمە وەزئێکی ترە بەڵام سەیری هەموو ئینشقاقەکان کە لە شەستەکانەوە تا هەشتاکان و تا نەوەتەکان و ئەوانەی کە لە 2000 و ئەوانەژ ڕوویاندا دەبینی هەمووی لەسەر ئەساسی شخصیە بەرنامەنی ئایدۆلۆژیانێ بۆیە ئێستاکە ئەم خلافەی کە لە نێوان بڵێ گۆڕان و سەکردایەتی گۆڕان و یانێشێتی هەبێ زیاتر سەرکردایەتەکە دی بە پرسیارە دەتوانێت بە شەو ڕۆژێک زۆر وەزعەکان ئاسایی بکاتەوە قیادەکە ئەگەر بێوێ هەرچەندە قاعدە بێوێ داخوازی قاعدە جێبەجێ ناکرێت بەڵام ویستەکە لە لای قیادەیە ئەگەر مەبەستی بێ زۆر ئاساییەوە ئەم نزیکبوونەوانش ئەگەر نەگاتە حەدی ئەوەی پێکەوە دابنیشن و یەک بکردنەوە هەر باشە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکان لەبەرەوەی تۆ هەردووچیان نفوزیان لە یەک شوێنە کێشەکان کەمتر دەکەیتەوە کەمبوونەوەی ئەو سراعات و کێشانەش لە خزمەتی کۆمەڵانی خەڵکە حتمەن دێرە مامۆستا خۆشەوی دۆخێک هاتوۆتە ئاراوە کە هەموو لایەنەکان خۆیان باس لە یەکریزی دەکەن پێشبینی چی دەکەی لە پاش ئەم کۆبوونەوەی نێوان یەکێتی گۆڕان داهاتووی پەیوەندیەکانیان بەڕاستی من زۆر گەشتبین نیم لەگەڵ هەموو ئەو ئیدعااتانی یاخود ئەو زوروفەی کە بەڕاستی یەکریزی دەخوازیێت بەڕاستی یەکریزی بەسەر لە سەپاندووی و پاڵەوانی پێشمەرگە شەروانە کچەکانمان یەپەژە لە کۆبانی ئەمان هەمووی بەسەریا فەرز کردوین بمانەوەیان نەمانوێ کە یەکریزی بپارێزین بارودۆخی سیاسی ناوچەکە پشتیوانیکردنی دەرەوە بۆ کورد ئەوانەمان بەسەر ئاسەپێنێ بەڵام من لەگەڵ ئەوەشە گەشتبین نیم هێشتا بە بۆچوونی من ئەو ضرورەتە نەگەیشتوتە سەرکردایەتی کورد بەو شێوەیە کە پێویستە هێشتام لە ناو حیزبەکانە باڵی تایە کە ئەم چەقبەستویی پێ باشە چەقبەستن لە پارێزگاوە بیگرە تا ناو حکوومەت تا بڕۆ بۆ پارێزگای هەولێر و پێشبینیەوە دەکەی پەیوەندەکان و خۆیان بن ململانەکان بەردەوام بن ئاسایی نەبنەوە بە بۆچوونی من ماوەیەکی ئەوێت ئەم ململانیانە چونکە ئەوەی نێوانێکێتی گۆڕان تەنها لە پۆستی پارێزگارە خۆی نابینێتەوە لە ڕەنگی داوەتەوە لە پێکەنانی حکوومەت لە هەولێر ڕەنگی داوەتەوە لە بۆچوونەکانیان لە ناو پەرلەمانە ڕەنگی داوەتەوە لە مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی ناوەندە لەبەر ئەوە یعنی ئەو کێشانە من بە بۆچوونی من بە کۆبوونەوەیەک یان دوانی سەرکردایەتی هەردوو لاش چارەسەر ناکرێت بەڵام
بە بۆچوونی من شتێکی زۆر باشەکەن ئەگەر هاتوو نیەت پاکی پیشان بدەن نیەت پاکی بۆ دۆزینەوەی بەڕاستی چارەسەر بۆ ئەم کێشانە و زۆر ضروریشە یعنی هەر زەرمەندی گەورەشێکێتی و گۆڕانە بن ئەگەر هاتو ڕێنەکەون یعنی بۆ جاری ئایندە چونکە قاعدەکەیان کاک دکتۆر ئاماژەی پێکرد قاعدەی دەنگدەرانی ئەو دوولایەنە لە سلەیمانیایە ئەوان خزمەت بە سلەیمانی نەگەێنن ئیدارەکەی باش نەکەن پارێزگار دانەنێن لە هەڵبژاردننی ئایندەیە دەنگ کەمەهێن هەردووکیان بەرپرسیارن بەرپرسیاری یەکە من بەڵام لایەنەکانی کەش بەرپرسە بن هەڵبەتە بەکەمتر و ئەمان دەنگ دەدەستێن لەبەرەوە یعنی بیانەوێت مەفروزە ئەگەر بۆچوونی درێژخایانی سیاسیان هەبێت بیانەوێت خزمەت بە لایەنەکەی خۆیان بگێنن ئەبێر ڕێکەوتنێ بکەن لەسەر پۆستی پارێزگار. دکتۆرەمە کاتمان تەواو بەڵام سەرنجێک نووسی زۆر بە کورتی گەر ئاماژەی پێ بدەیت بەڵێ وڵای لەوانەیە زۆرینە هەبێ مەسەن کە حەز بکات لە یەک نزیک بوونەوەی ئەم دوولایەنە بەڵام لەوانە لەگەڵ ئەوەش خەڵکانێک هەیە لە هەردوو لاکەوە پێی خۆشە لەوانەیە پێی باش بێ وەز ئەکات دۆخەکە بۆ شێوە بینێتەوە لە بەرەوەی بەرژەوەندی ئەم وەز دۆخە خزمەت بە بەرژەوەندی تایبەتی هەندێک کەس دەکا بەڕاستی هەندێک کەس لەو مەجالە مەسەن پۆست و پایە بەردەکەوێت جا شتێشتریشمان دەبێت نەچێت کاریگەری وڵاتانی دەوروبەریش حتمما لەسەر هەر پرۆسەیە کە دەکرێت کاریگەری خۆی هەیە و یعنی دەور و تەسیری خۆی ئەمە هەیە لەسەر ئەو نزیک بوونەوە ئەگەر مەسەن نیازی نزیک بوونەوە هەبێ یاخود نیازی ئەوە نەبێ بە دەرنیە لە کار و گەریە ئیقلیمیەکان. بەڵێ زۆر سپاسانەگە سپاس بۆ دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ و ها مامۆستا خۆشەوی کەمال بە هەمان شێوە مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونتان کە لەگەڵماندا بوون بۆ قسەکردن لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوانێکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بەڕێزان تا ڕووماڵێکی تر هەر لە خۆشیدا بن.